سلااوتان لەبێت ماوەی نزیکەی 2 مانگە دەرگای قوتابخانەکان لەلایەن مامۆستایان و فەرمانبەرانەوە بەڕووی قوتابیان و فێرخوازاندا داخراوە هۆکاری ئەم داخستنەش بۆ داواکردنی موچەکانیان و لە هەمان کاتدا تەوتینکردنی لیستی موچە و سێم خاڵ و داواکاریشیان پلەبەرزکردنەوەیانە بەڵام بەهۆی بێباکی حکوومەت تا ئێستا ئەم دەرگایە بەڕووی قوتابیاندا نەکراوەتەوە و ئاسۆیەکی ڕوون بۆ ئەم ساڵی خوێندن بەدی ناکرێ لە کاتێکدا لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا بەم شێوەیە و ساڵانە و بۆ چەندیمە لەلایەن مامۆستایان و فەرمانبەرانەوە بایکۆت کراوە لە سنووری سلێمانی و بەڵام حکوومەت هیچ کات نەهاتووە بەدەمیانەوە لەم بەرنامەدا سەردانی دایک و باوکی قوتابیان و لە هەمان کاتیشدا مامۆستایان و فەرمانبەران و سەرپەرشتیارانی پەروەردە و چەندین لایانی دیکە دەکەین بۆی بزانین چارەنووسی ئەم ساڵی خوێندن 2024 بۆ 2025 بەکوێ دەکات لەگەڵمان. ئێستا لە بەردەم قوتابخانەی کاردۆخرین لە گەڕەکی ئازادی شاری سلێمانی کە ئەم ئامادەیە هاوشێوەی بەشێکی زۆر لە ئامادەی و قوتابخانەکانی دیکە بایکۆتی پرۆسی خوێندنیان کردو مامۆستا و فەرمانبەرەکانی بەڵام ئەمڕۆ یاخود لە دوای ماوەیەک لەو بایکۆتە لە ئێستادا هەماهنگگیەک هەیە کە پۆلی 12 واتە قوتابیانی پۆلی 12 لەوانە خوێندنیان بەردەوام لە ئێستا کە ئێمە هاتینە بەردەوام قوتابخانەیە کە تەسویری با بڵێن قوتابخانەکەمان کرد مامۆستا شیرین مابینی کە بەرەو ئامادەیەەکە دەهات پێمان خۆش بە گفتوگویەکی لەگەڵا بکەین بزانین هەم معاناتی مامۆستامە بۆ باسەوە لە هەمان کاتا خۆشی لە کۆتاییدا وەکو دایکێک کە هەم قوتابی هەبووە یا هەم قوتابی هەیە قسەمان بۆ بکات لەوەی کە چی وای کردو ئەمان ئەم بڕیاری بایکۆتە بدەن دووبارە سوپاس مامۆستاگیان بۆم دەرفەتە وەکو مامۆستایەک تا چەند بێتاقەتی لەوەی کە ناچار بووی ئەم هەڵوێستە دەربڕی کە حکوومەت بێباک و بەهۆی بێباکی حکوومەتەوەی وڵی شتەکە ئاسایی تۆ یعنی لامان دەتوە هەموو ساڵێک بایکۆتە کرێ و ماف نادرێتی و حەق ئەخورێ و بەستر شتەکەوای لێ هاتووە ئاساییە بەلامانەوە ئێمە جارێ بایکۆتەکەین جارێ ئەیشکێنن تر لەبەر یعنی ناچاری لەبەر کێکە لەبەر قوتابیەکانێکن زیاتر یعنی وای کردووە کە بێ بە شتێکی ها ڕۆتینی ڕۆتینی لێ هاتووە ناچارین کە بینە بۆ مەکتەب لەبەر خاتریکێ بەس ئێستا بە بایکۆتمان کرد یعنی بەڕاستی مەکتەبەکان بایکۆتە بەس ناچاری لەبەر خاتریکێ لەبەر خاتری مستقبلی قوتابیەکانمان بۆی کە مستقبلیان نەفەوتێ یعنی هەموو ساڵی ئەوانش دەبن بە زەحیە نەبن بە قوربانی لەبەرەوە هاتوینە داوامەکەین تایبەتی دوانزەکان وەکو لە پێشەکەیکەش ئامادەمان زۆربەی قوتابخانەکانی مەسەردامان کردو داخراون دەرگاکانی تەنها ئەگە کرابێتەوە بۆ مەسلەی پۆلی دوانزە یاخودەوە ئەنەی کە ناوەندین بۆ پۆلەنەوەکانە جەنابەت تا چەند خۆش ئەم ئاناتەوەیە کە منداڵ و یان کە سوکارت لە ماڵەوە پێت خۆش بوو لە قوتابخانە خەوانە بواە وای طبعاً هەمومان پێمان خۆش بکەوانە بووە یعنی شتێکی ناخۆشە زۆر زۆر یعنی هەموو ساڵی ئەمە دووبارە بێتە زۆر ناخۆش ئێستا من هەر خۆم برازام لە مەکتەبە دوو برازام لێرێ پێم ناخۆشە یعنی مستەقبلیان فەوتێ یعنی ئەوانش دایم خەلەخن پرسیار لە من دەکەن چی بکەین چی نەکەن داوامە بێ نابێ ینی وایان هاتۆ حەزیان لێنە ینی ئەوەی کە حەزیان لێ بۆیان ناکرێت توانایان ینی ئەوەی ئەو هەوڵی بۆ نایان کە ئەیانەوێت چکە زا مستەقبلیان نابێت و ئێمان لێ ینی ئەوان ژەڵێن تۆ چی کرد یعنی بە منەڵێن هەتاکو ئێمەژ ینی مەکتەب تەواوکەین و تاقەتمان هەبێ بخوێنی دووادارچوون و گەڕانەکان و بەسەرکردنەوەی قوتابخانەکان لە سنووری پارێزگای سلێمانی بەردەوامین و لەگەڵ چوونمان بۆ هەر قوتابخانەیەک بە دڵنیاییەوە هەوڵ دەدەین کە یەکێک لە مامۆستاکان لەو قوتابخانەی وەربگرین و باسی لە معاناتی خۆیان کە هۆکاری بوونیان لە قوتابخانەکان بۆ ئەوە دەگەڕێتەوە کە پۆلی دوانزەکان و پۆلینۆ مامۆستایان بڕیارەنداوە کە بۆ ئەوان بایکۆت نەکرێت لەبەرەوەی مەسیر هەیە و پەیوەندی بە تاقیکردنەوەی ویزاریە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەداخەوە خۆیان دەڵێن لە شاری هەولێر و دوهۆک خوێندن بەردەوامە لەبەرەوە ناکرێت ئەوان بایکۆت بکەن و بۆ ئەوی دواتر گرفتیان بۆ دروست نەبێت بەڵام پۆلە ناکۆتاکان ئەو بایکۆت و بایکۆت هەر بەردەوامە لە ئێستادا من لە ئامادەی وەرزێری ئێوارانی کوڕانم لە شاری سلێمانی و لە گەڕەکی ئازادی لەگەڵ یەکێکی دیکە لە مامۆستاکانم دەمەوێت گفتوگوی زیاتر بکەم لەسەرەوەی کە ئەوان تا چەند
نیگەران بەوەی کە ئەم بڕیاریان داوە هۆکاری بڕیارەکەشیان بۆ کەم تەرخەمی حکوومەت دەگەڕێنەوە ئەوش زۆر بەڕێز مامۆستا جەمیل عەبدوڵە. مامۆستاگیان پێم خۆشە جەنابەت باسێکی ئەومان بۆ بکەی بڕیاری بایکۆت بڕیارێک بووە ناچاری بووە یاخود بەخواستی خۆتان و حەزی خۆتان بووە؟ من ئەڵێم دەردی یوسف یعقوب لەبارەی یوسفەوە فەرمی طبعا کە یوسف کوڕی یعقوب بووە وتی وأسفا على یوسف مەراقێکی زۆر لە دڵیا بوو بۆ وەدەزهێنانەوەی یوسف. طبعا ئێمە خوێندکار وەکو یعقوب واین بۆ یوسف هەمیشە لە مەراقین لە خەفەتین کەوا وەکو خوێندنگاکانمان چۆڵە چونکە وەکو ئەوەی کەوا ئێمە بڕیارماناوە ببین بە مامۆستا نیەتی ئەوەمان هەیە کەوا وەکو وەچەیەکی چاک پەروەردە ببێ هەم پەروەردەی علمی هەم پەروەردەیە کەوا وەکو ڕەسەن بێ لەگەڵ ئەخلاق و هەڵسوکەوتی ئەم میلەتە. بەڵام بەداخەوە مامۆستا لە بینی دوو بەرداشایە بەرداشێ یە دنیاە مەراقەخوا کەوا پۆلەکان چۆڵن بەرداشێکی تریش کەوا گیرفانی چۆڵە گیرفانی خاڵیە ناتوانێت بە شێوەی پێویست کەوا وەکو خزمەت بەم وەچەیە بگەێنێ. بەداخەوە ئەڵێم خۆزگە مەسئولان گویان لەم قسەی منە ئەبوو بەڕاستی مەسئولان عەقڵی پیاوێکی خاوەن عەشیرەتیان نییە جاران کابرایەکی سەرۆک عەشیرەت کە دێکەی بە کەڵک ئەها و بیتوانایە ئەچوو مزگەوتێکی دروست ئەکرد ئەچوو مەلایەکی چاکی ئەهێنا ئەچوو مناڵی ئەو دێیانە فێری خوێندن و خوێنەواری ئەکرد. بەڵام ئەم سەرکردانی ئێستا ئەم دەسەڵاتی کە ئێستا کورد هەیەی شتێککە بیری لێ نەکاتەوە زۆر بەداخەوە پەروەردەیە ئەبێ بیری لێ بکاتەوە ئەبێ بگاتە قەناعەت ئەبێ بگاتە ئەوەی کەوا وەکو مامۆستا قوربانی دووەمە و خوێندکاران قوربانی یەکەمن زۆر بەداخەوانێت کەوا وەکو بەم شێوەیە. مامۆستا هەرچەندەکە من نامێ مقارنەی حکوومەتی هەرێم بە ڕژێمی بەعز بکەم بەڵام لە یەک نوقتا سەرنجی ڕاکێشی هەندێک قسەی مامۆستا فەرمانبەر دەڵێن لە شەڕی ئێران عێراقا بە ماوەی ئەو هەشت ساڵش موچە دوان نەکەوتووە واتە موچە ئەوە مافێکی سەرەتاییە تەنانەت دیکتاتۆرێکی وەک سەدام حوسێنیش پەنای بۆ نەبردووە موچەکەی فەرمانبەران ببڕێ لە کاتێکدا خەرجی زۆری سوپای هەبوو بۆ شەڕی ئێران. قسەیە بە هەڵام معنا نەکەن کەوا وەکو هەندێک کەس بەراورد دەکات لە بینی دەسەڵاتی بەعسی و دەسەڵاتی کوردیە لە هەندێشتا ئەڵێن دەسەڵاتی بەعس لە هەندێشتا بوارە باشتر بووە. مەسەلەکە ئەوەیە لەمان ئێمە داوایشتی زیاتر ئەەکەین ئەمان بەدڵ سۆستر ئەزانین ئەمان بە خاوەنی خۆمان ئەزانین بەعس بە خاوەنی خۆمانمان نەزانیوە ئەگەر چاکەیەکیشی کردبێ بەعس ئازایەتیە بەڵام ئەمان ئەگەر چاکەیش بکەن ئازایەتی نییە ئەگە خراپەیشکەن سەد ئەوەی بەعسیەکە کاریگەری زیاتر لەسەر ئەم میلەتە هەیە. یعنی با ئەو ئەم سەرکردانە ئەوە بەهین نەکەن کەوا هەندێک جار هەندێ مامۆستا دڵی پڕ ئەبێ پەنا ئەبابەوەی ئاڵە سەردەمی بەعز لە هەندێک بوارە چاکتر بوو ئەوە لە دڵسۆزی مامۆستاکەیە نەک خوا نەخواست لە خەدمایلی مامۆستاکە. باشە شکر وەڵا ئەمڕۆ بەرنامەیەکمان نەبوو لەسەر مەسەلەی ئەم پەروەردە و ئەم خوێندنە بخوا من لەو شتانە هیچ نازانم قەزاڵی مناڵت نییە جەناب وەڵای مناڵی گەورەمەی خوانێ بڕژیان هانی و شوێن کردو پێ ناخۆش نییە ئاوا قوتابخانەکان داخراوە من بارە وەڵا پێم ناخۆشە بەرە وەڵا مناڵم نییە بەس پێم ناخۆشە ئەو پێم ناخۆشە بەڵا ئەڵێ شارەڵێ چۆڵە جەناب و قوتابیک نییە ئەڵا هەیەتی لە پۆلی چەندن فەرمون عەفو بابەیەکەوە لە پۆلی چەندن مناڵەکەی جەنابەت؟ وەڵا لە پۆلی هەشتا بەڵێ تقریبا دوو مانگە بێتی سا لە مەکتەب نییە بەڵێ وەڵا ناخۆشە زۆر چۆن خەفەتی پێ خوێن هەرە وەڵانەی خەفەت پێ خوێن بخوام 2015 مەی هەرەگری لەدایە مەکتەب بۆ نەکرایەوە حەزی لە مەکتەبە وەڵا چۆن حەزێن لێ نییە بەرە وەڵا وەکو جەناب باسی کرد چۆڵە وەڵا چۆڵە ئەرە وەڵا کە مەکتەب نییە شارێکی چۆڵە وێرانەیە شارێکی وێرانەیە خۆ بەخوا قوتابی منیە خوانێ بڕێمویان چون دەماڵی خوانی دوانم ماوە دوانەشیان بەخوا هیچیان تەلەبەنینی کامیریشی کوڕژێکیان لە ژوورۆ خەوتووە یاخوا بێ ئارە وەڵا یاخوا بێ بەس وەڵا ناخۆشە وەڵاهینە هەر وێرانەیە شار کەی ئەوە شارە کەی ئەمە ئیشە کەی ئەمە وەعزە ئەم خەڵقەیتیایە بە ماڵی خەڵقی وێرانە بێت تەلەبەکان هەمووی دواکەون هیچیان بۆ ناکرێ هیچ ئیشێکیان نێدا ماوانە هەمووی لە ژوورەوە کەوتووە هەمووی تووشی نەخۆشی بووە تووشی نەخۆشی نەفسی بووە تقریبا ئەمە 10 ساڵە ئەمە هەر بەردەوامە یعنی 10 ساڵی چی زۆر زیاتر وەڵا هەمووی داما بوو تەلەبە مناڵی داما و
هەمووی بێمەکت هێنن هیچ دەمووی بێ مەکتەب و کەوتۆتەوە بێ خوێندن و. کەوتونەتەوە بازاڕە و داما و بەخوا نەژەڵن لە بازار ڕایشکە نەبەخوا ئەم جارە یا خەری ئینتەرنێتە بنیان دیەکی شەو دوو شەو هەمومان تووشی نەخۆشی بوون بە بۆنەی بێمەکتەبی و ناخۆش تەلەبەی داما و هەمووی مافی فەوتە بەخوا من پۆلی یانزەم هەیە ئەو نەم خەفەت خواردووە بۆیان تووشی هەزار نەخۆشی بووین ئەخوا پۆلی یانزەم هەمووی وازی لێ هێنا ئەڵێ دایە چی خۆ هیچمان بۆ ناکرێت لەم زروفەیە هیچ نییە ئەم دۆخەوای کرد بەداخەوە کە ئەرەوەڵا ئەرە بەخوا پۆلی یانزەمێ دوانم هەیە لە یانزە هەروازێن لێ هێناوە ئێستا ئەوتەن لای مەحکەمەیە بۆ خۆیان بەخوا گۆرەی فرۆشیە شتایەکی خۆنەوەتە لێ مریشک فرۆشیەکە دوکانی مریشکی هەیە ئەی وتی هیچ بەعمل نات و دەرناچوون و ئیش وانە بوو مەکتەبەکە بڕۆن و بێنەوە تر وڵاتە لێ دوکانێکی چکۆلەی دانا و مریشک فرۆشیەکە یاخوا لەشتان خۆم دۆخەشی حکومەتە ینی حکومەتەکە موچی مامۆساوەڵادا خوا خۆم داماوانە هەمومانە گیرا هیچیان بۆ کردن چیان بۆ نەکردنەوە ئەم بێباکی دوایی هەر تەلەبەی فەقیر زەرەر بەخوای گەورە زەرێکی زۆری کردووە زۆر ئەرە وەڵڵا پڕ بە دڵ من بۆیان گریاوم بۆیان گریاوم بە زەیم پیانێتەوە بۆ میلەتەکەی بەس میلەتەکەی ئێمە ئەوەی نەزانی هەمووی هەڵتێ لەگەڵی یارمەتیان بن هەمووی هەستایە دەبزانەوانیشیان بۆ کریان بۆیان ناکرا خۆ بەخوایەک 250 عاشم نییە نەخۆم نەپیاوم نە هیچ بناڵم بەڵام وەڵی گوناحن مامۆستاش دەی بۆ میلەتەکەیان نەکرد با میلەتەکە هەڵسایە لەگەڵیان ئەوانی شتێکیان بۆ کرا ئەرە وەڵا هەمووی کرد من یەکێکیان خۆمم ئەگەر یانی خۆ نینمە بەڵام با چوار من چاوم لە چوار کردایە با خەڵقەکە هەڵسایە لەگەڵیان چۆن بەخواکە و مەکتەبانە بینم داخراوە گریانمی یارە وڵی چۆن بێتاقەت نیمەڵە وڵا ناخۆشە بەخوای من تە تووشی هەزار نەخۆشی بوون بە بۆنێ ئەو هەموو ئەزێتەمان لەگەڵ کێشان ئەو تا بزانە دەرگەکە بۆ ئەمەتان کردیان بۆچی وڵا ئێمە خەباتی شەڵا هەر نەمان کردایە ئەوە تا بزانەکە مامۆستای داما و نەمەعاشیە نە ژیانێکی ناخۆش ئەم هەمومانیشیان گر هیچیان بۆ نەکردن وڵا ئەو بزانەکە ئەمە ناخۆشە بزانە گیۆ لە دەنگی تەلەبەیە درگا چۆڵ و هۆڵ ئەرە بەخوا 2006 ئێستا ئەوتە لە ژێر جێە ئەی بەخواوانەی ترمە و پۆلی یانزن ئەڵێن دا تازە ئێمە هیچمان بۆ نەکرا خۆدا مەکتەبی چی ڕۆڵات زروفێکی ناخۆشە تا بڵێ مامۆستای داما و نەمەعاشیێنێ نە هیچ السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. سرچاوكم. راي بريزي مني. جناب باوكي قتابيت. بالله. شو قتابي هو إخواني بره؟ والله يسيان ما إخواني هان بره. يعني ولا شو قرأك كيت؟ قويشة. أي لكي وبايكوت كراوان. والله إن جاي ترخو سليمانية ما هم صالح ما بزمي أنا كاكا. أمس نورة سبحان الله بس تبقي فقير جاب باجكي به. أجنا كابري دولة من بون منا لمدنية لحكومية نا حكومية. شيء مكتبي خويا كاو تلبكاني دەرەچن یاسا بۆ نمونە من دوانم لە حوتی هین هەیە بنەڕەتی بڵێ یەکێکمێ لە سنفی شەشی ئامادەیە یەکێکمێ لە چوارە ئەیخوانیان بڕێ باشە کاکە ئاخر ڕەوای حەقا یعنی مەکتەب نەبێ من باجەکەی بم وەکو باوشی خوێنکارەکان ئەکرێشتیوە تا چەند کاتەکانیان تێک چوە درەنگە خەون درەنگ وەرە هەر کات و ساتیان بۆ نییە بەڕێزەکەم کات و ساتی چی وەڵڵاهی یەک و نی و دوی شەوە خەون ئەگەر مەکتەبە بێ کاکە من لە دایان خوێنم تێگەی من خۆم بەیانیان زوو هەڵاسم تێگەی لەبەرەوەی ئیشمێ و هینمێ و علاقەم بەسەر مناڵەکانەوە نییە تێگەی ئەگەڕێم حەمد و سەنای خوای لەسەرەکەم بەمە بژێوی ژیانمی پێ دابینەکەم سپاس بۆ خۆ کەم تەرخەمێکە حکومەتەوەتەوەتە مامۆستا فەرمانبەرنایە دروستە بەس خاستن سنووری سلێمانی 2 ساڵامە بەزمێتی یەکاکە بۆ واللهی گوناحە بە قورعان گوناحە یعنی ناتوانێت
معاشی موچە خۆران دابین کە واز لە بەغابێن کاکە یەک کەڕەت کاک واز ئێمە لکاین بە بەغاوە تازە یەکێک لە چالاکوانان و لە مامۆستایانی ناڕاستی وەردەگرم کە هاتوومەتە قسمەتیان لە ماڵی خۆیان دەمەوێ بزانم کە بڕیاری ئەمان لە سەباری کۆچی دەبێت لە هەمانکایش ئایا ئەمان خۆیان قوتابیەکان و منداڵەکانیان لە خوێندنی ئەهلیە یاخود بە هەمان شێوە لە خوێندنی حکومی و ئەوانیش بە هەمان شێوە لە ماڵەوە بەهۆی باریکوتکردنی مامۆستایان و فەرمانبەرانەوە بۆ گفتوگوی زیاتر لەسەر ماڵاتی کە مامۆستایان هەیە و ئەو زەخت و ئەو فشاری لە سەریانەکە لایەن بەشێک لە دایک و باوکان و لە چین و تۆژەکانی کۆمەڵگەوە دەڵێن کە پێویستەکە لەبەر مەسلحەتی ئام جۆرێک لە جۆرەکان نەرمی بنوێنن و دەرگای قوتابخانەکان بکەنەوە بۆ ئەمە بەس هاتوومەتە قسمەت مامۆستاشنە زۆر سپاس مامۆستاشنە بۆم دەرفەتە لە دواتیشا بەدڵنیایەوە هەم لەگەڵ هاوسەری بەڕێزتان و لەگەڵ منداڵەکانی قسە دەکەین لەوەی کە بزانین ئەوان چ معانەتێکیان هەیە لەگەڵم بڕیارە بەڵام ئێوە لەبەر بێباکی حکومەت وەڵام نەدانی حکومەت ناچاربوون ئەم بڕیارە بن ئێوە بە ناچاری ئەم بڕیارتاندا یان خواستی خۆتان و بۆ خۆشی خۆتان کۆڵێن بڕیارتان داوە کەمانگرتنە بۆ ئیسلاحەتی خۆتان بڕیارتان داوە بۆ چی بڕیارتان داوە سەرەتا بەخێر هاتنتانەکەم سپاسانەکەم ئەرەکتان کێشا هاتون بۆ ماڵەکە مەرچەنە ماڵی خۆتانی دابنێن ئەوەی کە بەڕاستی بڕیاری بایکوت بڕیارێکی ئەم ساڵێکە بڵێن بڕیارێکی خۆڕستکانە بوو چونکە پەیوەستکرا بە بژێوی ژیان و موچەوانێ کاتێک کە موچەی مانگی 12 مەلەکون مانگی 12 بووی نەدرا بوو و دەنگۆیەک هەبوو کەوە ئەمانە هەڵەگیری بە ئەمانەت لەلایەن دەسەڵاتەوانێ وێمە پێشتر بیرمانەچێت چەندین موچەمان لەلای ئەم دەسەڵاتێت تا ئێستا بەناوی پاشەکەوت و لێ بڕێن و ئەمانەتەوە هەڵەگرت و تا ئێستا هیچ ئایندەیەکی ڕوونی نییە بووی ئێمە بزانین لە کەیدا ئەم پارەی کە ئێمە لێمان بڕاو یاخود لێمان دزراوە ئەمان درێتەوە لە ئەسنای ئەو بابەتەوە ئێمە بڕیاری ئەوماندا کە مامۆستانە خۆڕستکانە کاتێک کە تۆ موچەیەکت نەوێ کاتۆ کە تۆ تەنها تاکە داهاتێکت ئەم موچەیە بێت مەجبور ئەوەی کاتێک زانی کە پێت نییە و یاخود پارەی بنزین و پارەی کرێسارت پێ نییە مەجبور ئەبێت کە بڕیارێک بیت کە ئەگەر خۆشت بەدڵت نەبێ لە پێنای هاوپیش و هاوڕەکان تا مەجبور بچیتە ژێرباری ئەو بابەتەوانێکێک لەوانەیە کە خۆم لەگەڵ بایکۆتانە بووم ئەمساڵ بە حکمی ئەو دەرەنجامی پار بەڕاستی نەک پار بڵێم چەند ساڵی ڕابردوو بینومانە دەرەنجامێکی خراپ شکات و هەم لەسەر مامۆستا هەم لەسەر خوێندکار و بە تایبەتیش مامۆستا باجەکەی یاوە کاتێک گەچیتە پۆلە و چیتە ناو قۆناغێکی تازە سەیرەکەی ئەو خوێندکارانت کە پێویست بووە ساڵی پێشتر بەهرەی بابەت بخوێنەکە زەرورە بۆ ئەم ساسەیەکەی نەخوێنراوە ئەمە گرفتی بۆ بە تایبەتی بۆ مامۆستا دروستکردۆکێک لەوانە کە خۆم بڵێم و مامۆستایانم و هەموو هاوپیشەکانم لەبەر ئەم ساڵ ناچاری بۆ کە دەستمان پێکرد و هەرگیز بۆ ئەوە بۆ کە ئێمە لە ماڵەوە بین بە پێچوانە ئەم ساڵ شێوازێ لە خەباتمان گۆڕی بۆی دڵنیای خەڵکەکەی بە تایبەتی کە سوکاری خوێنکارکەینەوانێ ئێمە ئامانجمان لە بایکۆ دۆنێ لە ماڵدانیشین ئامانجمان ئەوەیە کە ئایندەیەکی ڕوون بۆ مناڵەکانیان بەدیبێنین. لەکەی و بایکۆتە وڵی سێ چوار مانگەوێ بەڵێ تۆش بە هەمان شێوەیە بەڵێ هەر لەگەڵ ئەوە ئەگە بشنەوە بۆ خوێندنیش لەوەش تەواوی نەکرد فریان نەکەم فریان ناکەوین و ئەم ساڵی ژەڵێن ئیمتحانی هەشتاگە ناینەوانێ و هەر تا کاردەکەی ئەم ساڵەوە حساب بکرێ واتە چەند ساڵێکەوە و گرفتتان هەیە چەندێکان بایکۆتە بەردەوامە ساڵان هەموو ساڵ هێر ئەوە دووبارە ئاروەڵا بەس این ساڵ زۆر بوو این ساڵ بۆنێ حکومەتەوە بوو ناوەکەیتان لە حکومەت چیە کە موچەی مامۆسا بە موچەی فەرمانبەر با بۆیم هیواداری موچە بات و مەکتەبەکان بکرێتەوانێ و لە خوێندمان بەردەوام کاریگەری دروست کردووە وانە لەسەرەوەی کە منهج تەواو ناکەی فێری بابەتەکان نابی بەڵێ وڵی من ئەم ماوەی مەکتەب نییە خوێناریەکەم تۆزی هیم بووە ئێستا تۆ جوگرافیا و مەسەلەن ئێستا کۆمەڵایەتیە لای ئێوە بنەڕەتین فریان ناکەم باوەڕ ناکەم تەواوی هاروەڵا کتێبەکانی زۆرە منهەجی زۆرە ساڵەکانی پێشوو پەلەپەلێکی تیا کرا لەو چێم ساڵ پەلەپەلە فریای نەکرد ساڵیش فریان نەگەوتن و نەشیان کرد ناوەڵا
بۆی کۆڕۆناکەشەوە نێوا بوو ئیم ساڵی ژەوەنی حکوومەتەوە لە پۆلی چنی پۆلی پێنجم لە پۆلی پێنجی لەکەیەوە بایکۆت کراوە ناچیتەوە بۆ خوێندن هەلا لە پێشەوە مامۆساکان ئێمە دوا کەوتووە ئێمە ناتوانین فێری خوێندن ببین ساڵانی تری شەروە بایکۆتە بووانە بەڵێ تقریبا لە دوای ئەوە ئیمتیحانەکانی نێوەی ساڵتانگەیتر نەڕۆیشتنەوە وایە نەچوینەوە دوو ڕۆژ بۆ سێ ڕۆچوینەوە ناچوینەوە کارتەکەتان وەرگرتەوە دیان تەواو تا هەموو ساڵ ئێمە دواکەون ئەوە چی لەبەر مەکتەبە لەبەر داریابووری چۆن دەبێ ئێمە هەموو ساڵی دوا بکەوین لە مەکتەب ئێستا دیار نییە کە ئەکرێتەوە پێیان نەوتون نەخێر باشە دایک و باوکت لەوێ وانە بەڵێ دەبا بچینە لایەن یان دایک کرد بە کورتی قسێکمان بۆکە ناخۆشە کە منداڵەکەت بەم شێوەیە بەداخەوە کە لە پرۆسی خوێندا بەڵە بەڵا پێم ناخۆشە چۆن مستەقبەلیان دەفەوتێ وانە ئێستا مەکتەبیان نیە بێگومان مستەقبەلیان دەفەوتێ ئەوە ئەلحەمدوللا لە پۆلی پێنجەواتە ئەم 5 ساڵە خۆی 10 ساڵە یان ساڵم بایکۆتە بەردەوام هەیە کەواتە ئەم 5 ساڵە کە ئەم کاکەیە چۆتە قوتابخانە بەردەوام بایکۆتە بێگومان بێگومان بەردەوام پێشتر نابەست ئێستا ماوەیە کە بەردەوام بایکۆتە بەبوونەوەی معاش نادرێ و شتانە ئێستا ئەوەی کە تێبینیمان کرد بێت حکومت موچە نادا لەبەر مامۆساش ناشارە ئەو دۆخە کەواتە سەبەبکاری یەکەم حکومت بێگومان ئەی چۆن ئەگە معاش بێ مامۆستاش خێر بەدەوام دەکە بەس ئەگەر معاش نەدرێ مامۆستاش فەقیریش بکە حەزای قوتابخانە بکرێتەوە بەڵێ داواکاری و چێ لە حکومت بۆی موچەی مامۆسا بات و ئێوەش قوتابخانەکان بکرێتەوە وەڵاوی یاددارم حکوومەت ئەو موچەمان بۆ بنێرین مامۆساکانمان ئێمە دوا نەخن مامۆستا تا چەند کاریگەری هەبوو لەسەر لایەنی زانستی قوتابیەکان کەماوەی ئەم 11 ساڵتان بڵێن بایکۆت بەردەوام هەبووە زۆر یعنی بەڕاستی بە تەواوەتی بە یعنی کاریگەری هەیە یعنی تەلەبە مەوەریەتە بەس تەنها بەس دەرچم یعنی ئێستا چکەمە بۆری دەشوانێ 10 یعنی وای لێکیان بڕواکەی من خۆم یەکێکم لە مامۆستایانی کە زۆر یعنی یارمەتیان بەس بۆیە ها بیان گەمە قۆناغی کە دەرچن یعنی چەند جا ئیمتیحانیانەکەمەوە چەند جار ئیمتیحانیانەکەمەوە یعنی چەند جارێک بەس بۆەوەی بڵێ چۆن ئەڵێ نسبەی نەجاحمان باش بێ ئەوە هیچتر ئەم لە دەرکە ئەچێتە 11 تا چێتە 12 تا هەر وێرانە بن ئەوەنە یعنی نسبەتی نەجاح دابەزیەوە لە مەکتەبە بەتایبەتی ئەی بەسمە بە بابەتێک ڕاستی لە یەکێک لە زانکۆکان ئەندێ قوتابی پیاوتم کە یەکێک لە ساڵەکان بەهۆی زۆری بایکۆتەوە بڵێ بەحسیان لێ وەرنەگرتوین توێژینەوەی زانستی پێویست نەبووە هەردووسێ لاپەڕەمان پێدانەوە ئەمە بەحسەکەی و خواحافیز بەشێکشی بەهۆی کۆرۆناکەەوە ئەوەی دیکە وەسعەکە خراپبوو ئێستا بەهۆی بایکۆتەوە بەردەوام کەواتە لە ئایندەدا مەترسی هەیە لەوەی کە ئاستی زانستی قوتابیەکانمان بەداخەوە دابەزێت بەتاکید ئاوا بڕێ خراپتر بێ قەت باش نابێ من خۆم گەشتبین نیم یعنی مە خۆم مامۆستا گەشتبینم یعنی ئەم شتانە ئەبێ مەزعابین هەستەکەم یعنی خراپتر بێ باشتر نابێ هەتاکو ئەم مۆزع ئاو هابێ یعنی حکومت بێباک بێ لە مۆزع خراپترە بێ باشتر نابێ لەکەیەوە بایکۆتی پۆلی 12 شکێنراویان هەر نەکراوە بایکۆتەکە وڵی بەعام سلێمانی یعنی مەکتەبەکانی سلێمانی بەعام 12مان چونکە پاروا بوو پارژ ئەی نەشتو بەردەوام هەمان بۆ بڵێ بەردەوام ئێمە هەمان بوو بەرخاتی قوتابیان بەرخاتی تەلەبەکانمان یعنی ئەوە نەبێ لە بەرخاتی خۆی ئێمەش خۆمان معاناتمانەیە کێشەمانێ بەسترە بەرخاتیان هاتوینەتەوە یعنی بەبێ هیچ یعنی بەبێ هیچ شتێک یعنی ماهاتوینەوە حسابی ئەوەمان نەکردو بڵێن وڵای ئێمەش وەکو ئەوانی تر واکەین و ئەماکەین یعنی گوێمان بەوە نەیەوە هاتوین دەوامی خۆمانمان کردو بڕاکە یعنی تەلەبەکانمان ئێمە نایەنەوە تەلەبە وایە تەلەبە خۆی نایێتە مامۆستایە تەلەبە نایێتە فشاری بەڕێوەبەر و حیزب و باڵەدەست سنوورەکان لەسەر نییە بۆ شکاندن نا وەڵای ئێمە الحەمدولillah ئەو شتانەمان نییە مدیرەکەمان مدیرێکی زۆر بەڕێز و باشە یعنی لەگەڵ خۆمان نایە ئێمە چی بکەنە ئەوواکە ئەوە نەبێ بڵێ ئیلا بێ ئەو بکەن ئەوە بکەن یعنی ئەوەمان هەیە ئێمە مدیرێکمان هەیە پشتگیرمانە لە هەموو کاتێکە لە هەموو کاتێک یعنی بارە درۆخ و زروفێکە پشتگیرمان بوو دەبێ ئێمەش ئەمە یعنی خۆمان لەسەر حسابی خۆمان هاتوینەوە بەبێ کەس فشارمان لێ بکات مامۆستاکان یان دەستە جەمعی مامۆستاکان خۆمان ئەومان کردو کەواتە قوربانیەکە قوتابی و ماڵی فەقیر و دایک و باوکی فەقیر و مامۆستاش فەقیرەویش پارێ مامۆستاش فەقیرە لەگەڵتان وەڵڵای حورمەتمەیە بۆ یەک بێکی مامۆسایان تێگەی من برام مامۆستا بوو مامۆسای سانەوی بەڕەحمەت چوو خوا لێ خۆش تێگەی
بڕوات بێت زیاد لە حەتەی ناخۆش بکە یعنی کە دراسە ئاوا پەچیەکەەوە تێگەی یاین جەنابەت دەڵێ هەوڵ بدرێ چارەسەرێکی نێوەنگیر بدۆزرێتەوە دروستە بە قوربانە بارە وەڵات چارەسەرێکی نێوەنگیر بۆی تەبەقەی فەقیر باجەکەی نییە ئێستا دیاریش نییە کە قوتابخانەکانەکرێتەوە بەحسا دەنگۆ هەیە گویا على ئەساس معاشیان بنێ لە بەقاوە بیکەنەوە ئایا کرێمە ناکرێ براگیان ساڵیش بەوە ناچێتە سەر بەڕاستی ئەم بەزمە هەل لە سنووری سلێمانی شایە با پێ بڵم پێ من حەق ئەڵێم جایتر ڕاز نییە ینی بەڕاستی بۆ من باجەکەی بم جەنابیش تەلەبەت هەیە تێگەی هەمان هەڵوێستی منت هەیە چی بکەین نازانم ینی خوای گەورە کاراسانیمان بۆ بکە تێگەی مناڵەکان یان خەریکی مۆبایل یان ئایپاد کۆرە هەر سەریان یعنی بەڕاستی شیرازەی عیلە بچڕاوە ئەگەر ڕاست دەوێت من بەش بە حاڵی خۆم ناڕازیم بە قورئان زۆریش نامرتاحم پێی کە ئاوا کاتێکی بەتاڵی زۆریانی و نازان چۆن پڕیکەنەوە ئارە وەڵڵاهی تەمەنەکەشیانەوە گونجاوی بڵێ ئەیان خەمە بەر ئیشێکی باش و تەمەنیان مناڵە و وەرە من خوانی بەڕستیانیان کچە تێگەی ئەوەی کەشیان کە لە چوارە کوڕە چی بکە علاگەی پێفرۆشم نەوەڵا خۆمە خەمە ژێر باری ئەوەی کە بازەکە خۆمەیم بۆی مناڵەکان ئاسوودە بن ماوەسا چەند جەنابەت ئایا منداڵت هەبێ یاخود کەسی نزیکت هەبێ کە بەهۆی ئەم بڕیارەوە لە ماڵەوە بێ و بایکۆت بێ و نەچێتەوە خوێندن و قوتابیەکە لە ماڵەوە بێ ئەم نمونە چەند لە نزیک جەنابەت هەیە و تا چەند ناڕەحەتی بۆی کە حکومە نایەتە سەر خەت و ئێوە لەو دۆخە وەکوڵێ نەجاتان ببێت وەڵام من وەکو خۆم ئەلحەمدولیلا مناڵەکانم خوێندنیان تەواو کردووە بەڵام مناڵی ترم هەیە ئێشتا نەگەیشتونێتە ئەوە یعنی بۆ بڵێم وەچە کەوا وەکو بگەنە ئەوەی کەواوەکو ئەم ڕۆبای کۆدمێ بەڵام فەرقی نییە ئەو خوێندکاری کە لە پۆلادا ئەنیشێ ئەوە مناڵی منە لەوانەیە من برازاکەم لەوانەیە خوشکەزاکەم بە دوو مانگ بە سێ مانگ نەیبینم بەڵام هەموو ڕۆژە خوێندکارەکەمە بینم لە پۆلا بەرامبەرم دا ئەنیشێ کە چەنگ بە بێ زەوق دانیشتووە کە چەنگ بە بێ ناز دانیشتووە کە چەنگ بێ خاوەن دانیشتووە بەڕاستی ئەم میلەتە خاوەنی نییە بەڕاستی ئەوانەی کەواوەکو خاوەنە نەبێ بە خۆیان بچنەوە مامۆستا پێشبینی ئەەکەی ئایندەی خوێندن و بەتایبەتی ئایندەی ئەم ساڵ مەسیری قوتابیان بەکوێ بگا ئەگەر بێباکی حکومەت وەڵی ئینشاءڵڵا هەچۆنێ بێت شێوەیەک لە شێوەکان وەکو پار چارەسەر ئەکرێ بەڵام چارەسەری شێوەیە لە شێوەکان چارەسەر ئەکرێ بەڵام ئەم چارەسەرە پینەپەڕۆیە بەڕاستی حەق هەیە کاریگەری نەرێنەکەی دەرەکەوێت ئێستش کاریگەری زۆری هەیە ئەوە نیە مەکتەبەکان چۆڵ بووە ئەوە نیە هەتە لە بە هەمی بێهی وا بووە ئەوە نییە نایەن بۆ خوێندن من لە ئەوڵی لە سەرەتای ساڵە هەموو پۆلێکم چل خوێندکاریتیا بووە ئێستا 5 خوێندکاریتیا ماوە ئەمە چییە کاریگەری ئەوەیە کەوا وەکو دەسەڵات بە هەموو شێوەیەک بێخەمە لە مەجای پەروەردە مامۆستا لە ماوەی ڕابردوودا ئێوە وەکو دەزانین کە مانگرتنیش 15 ڕۆژ ڕاتانگەیان نەچنەکە من نامێشوە سەر بابەتە کەواتە ئێوە فشارەکانتان جگە لە بایکۆت فشاری دیکەشتان هەبووە کە مانگرتن بووە کەواتە ئێوە بەهۆی وەکو ئەڵێ بێباکی دەسەڵات ناچار بوون ئەم بڕیارە بن بەڵێ بێگومان ناڵم ئێمە ئەم کاتە گیانی خۆمان کردە قوربانی لە پێنای ئەوەی کە بناڵەکانمان جاری کە تووشیم دۆخەنە بنەوانێت فشارێکیم بۆ سەر دەسەڵات بۆ سەلانی پەیوەندیدار چ حکومەتی ناوەن بێت چ حکومەتی هەرێم بێ ناڵێم ئەم ساڵ ئێمە گیانی خۆمان کردە قوربانی لە پێنای ئەم دۆسیێدا هەرچەنە ئەو بارودۆخی کەتی کەوتین بەڕاستی هەتا ئێستا ناڕەحەتی هەیە بۆ سەر ژیانی نەکخۆڵ هەموو هاوڕەکانیشم بەڵام ناچار بووین کە دەست بین بۆ ئەم قۆناغا و ئەمەش دو قۆناغ نییە لە خەباتی مەدەنی دوای ئەوە قۆناغێکەیەتە پێشوانێ چکەمانە فشارن فشارەکانی ژنەوەین ئەوە نیە تەنها جۆرێک لە فشار بێتەوە بڵێن تەنها ئەم کارتەمان بەدەستێنە خێرەمە چەندین کارتی کەمان بەدەستێ فشار لە ڕۆژانی ئایندەدا ڕای ئەگەێنین بۆ ئەوەی کە خەڵک دڵنیا بێتەوە بەڕاستی مامۆستا ئەم شەڕەیەکا بۆ هەموو کۆمەڵگەیە
بۆ هەموو چین و توێژەکانە وە سەلمانجیشمان کە گیانی خۆمان کردە قوربانی ئیترەوە زەمەڵامێکی باشە بۆ کەسانی کانە مامۆستا لە ماڵەوە حەزی لە ماڵەوە و حەزی لە ئیسراحەت بێت و هەرگیز مامۆستا حەز بەوە ناکات چکە ئێمە خۆمان خاوەنی مناڵین. ژمارەیەک مامۆستای دیکەمان لە ناوەندی قوتابخانەکان وەرگر کە تەنیا بۆ پۆلی 12 وانە دەڵێنەوە ئەوانیش باسییان لەوە کرد تەنانە نەک کوڕی خۆم و مناڵی خۆمان بایکۆتە تەنانە ئێمە قوتابەکانیش بە کوڕ و بە کچی خۆمان نەزانین و نیگەرانی نەم بڕیارە بەڵام ناچاریە وای لێ کردوین دەست بۆ ئەم هەنگاوە بێت. بێگومان گومانێتیانە من ئەوم بێنە چەکچەکەی خۆم لە پۆلی 12 لە قوتابخانەیەکی حکومیە لە کۆمەلگەی پەروەردەی کوردستانە کە بەکەی ئیسی ناسرا خودت پێڵن مەکتەبە کۆرەکە بە وەڵامی بۆ کەسانی کاڵێ مناڵەکەی من لە ئەهلیە مناڵەکەی من لە قوتابخانەیەکی حکومیە بۆیە ناوی ئەڵم بۆی ئاشکرا بێت دەتوانم بە دوواداچوونی بۆ بکەن و کوڕێکشم هەیە لە پۆلی 6 سەرەتای لە قوتابخانەی ئایندەیە بچکۆکەشم لە باخچەی ساوایانە بەڵێ ئێستا کچەکەم تەنها لەبەری پۆلی 12 بەڵێ 4 ڕۆژداوامەکان ئەمڕۆ لە ماڵەوەیە لە بەوەنەی ئەوەی کە ئەلم پۆلی 12کان بە شێوکی گشتی لە سلێمانی هەمووی دەوامەکان سلێمانی و دەوروبەریشی منیش بەڕاستی من بایکۆتی مامۆستا بۆ ئەوە نییە کە مناڵەکەت لە ژوور و قەتیزمێنێ من ئەبێ لەگەڵ دۆخەکە بڕۆی کاتێکە مناڵێن بایکۆتەکەم بایکۆت بۆ ئەوەی ئەم پرۆسی ئێمە لە قۆناغێکە کۆتایی پێبێت ئەم بێ موچەی بێژیانە کۆتایی بێ کاتێکە خوێنکارەکانی هاوڕێ هەموو داوامەکەن مەجبورم منیش کچەکەی پۆلی 12 بنێرمانێ ئێمە لە ماوەی ڕابردوودا بڕیارماندا لە بەرنامەکە لایەنی دەستەوەر بگرین و ئەنجومەنی شوەر بگرین بەڵام لە کۆتایی پێیانوتی ڕاستی ئێمە هەموو یەک ئامانجە یعنی ئەوە نییە بڵین دەستەوەر بگرە قسەی جیاوازەکە ئەنجومەن وەربگرە قسەی جیاوازەکە ئەوان کە من قسەشم لەقلانتە ناوتیان لە کاتی مانگرتنەکە هەندێکی دەستە بوو هەندێکی ئەنجومەن بوو یعنی ئەو جیاوازیە نەماوە لەوەی کە بڵێن مامۆستایان هەرێکی و تەیارێک وەرێکی و داوەخوازیەکیە کەواتە داواکاری مامۆستایان ئێستا یەکە. بەڵێ بێگومان لە هەر کارە جوانەکانی کە مانگرتن پێکاوی بە ڕاستی ئەوەی ئەم ئامانجە گەورەی پێکاو بوو سەرجەم دەنگە ناڕازدەکان تەنانەت لە قەزا و ناحیەکانە هەر هەمووی یەککەوتە هەمووی بۆ چۆژێرێک چەترەوە کە پێمانەوت مامۆستا فەرمانبەری ناڕازی ئەوە هەرێ لە کارە جوانەکان و کە ئێمە توانیمان ئەم کۆدەنگێ دروستکەین هەر هەمویان بە یەک جار پشتیوانە پشتگیریان کردین و ئێمەش لە هەنگای داهاتەوەمان مامۆستا فەرمانبەری ناڕازین پێکەوانی دەستینە ئەم کەیسی کە لە بەردەممانایە بۆی بەرەو پێشڕۆن چکە لە کۆتاییەک ئامانجمان هەیە هەر لایەنێک هەر دەستێک هەر گروپێک هەر ئەنجومەنێک بێ هەر کارە بکات لە مۆلا بڕیارمان ناوە بە کۆدەنگی بڕیا لەسەر ئەو کارانە بین لە پێناوی بەرژەوەندی خوێندکاران لە پێناوی بەرژەوەندی کۆمەڵگەدادێ مامۆستا نەخۆشتان باوەڕ ناکەم بیشارنەوە کە ئەم 11 ساڵەکە بایکۆت کراوە زەرری زۆری داوە لە پرۆسی خوێندن لە ئاستی زانستی قوتابیان کەواتەی خۆشتان لەو ڕاستیە و گۆڵێ بێ ئاگا ناکەن کە کاریگەری سلبی هەبوو بەڵام ئۆباڵی ئەم زیانانە خەناستویکی بێگومان ئەیخینە ئەستۆی دەسەڵاتی حکوومەتی کوردی و بە تایبەتی وەزارەتی پەروەردە ئەبووە هیچ نەبا وەزارەتی پەروەردە کە ئەزانێ بە هەستیارترین کردی پەروەردی لەگەڵ کردی تەندروستی ئەبووە ئەمانی لە ناو هەنێ مقۆمقۆی سیاسی دەرکردایە ئەبووە ئەمان بە شێوەیەک لە شێوازەکان کارێکیان کردا کە ئێمە ئەم گرفتانەمان نەبووایە جارێکی ئێمە نەچینن سەر هەمان دۆخکە چەند ساڵەمە پێش بۆمان کراوە بێگومانە چێتە سەر ئەستۆی دەسەڵات ئەوە بە دەرەجەی یەکەم و بە تایبەتیش وەزارەت و بە تایبەتی شۆڕە بێتەوە بۆ سەر بەڕێوەبەرایەتیەکان کە ئەمانە زۆر زۆر کەمتر خەمن لە ئاستی خەمی مامۆسایانە کاتی مامۆستا تووشی گرفتێ بێ هیچ لایەنی خۆی لێ تێناگەینەوە تایبەتی ئەم ماگرتنەی کە ئێمە بینیمان 15 ڕۆژ مامۆستا لەژێر خێمە بوو تەنانەت بە وشەیەک پشتگیریان نەکرد بە وشەیەک نەهاتنە سەرخەت بڵێ بزانم داواکاری ئەم مامۆستایانە چیان ئەم فەرمانبەرانە چییە چکە هەمووی ڕەبتە بە یەکەوە شتەکان لە ماوەی ڕابردوودا ئەگەر تێبینتان کردووە باسی کەتی پەروەردەتان کردووە وەزارەتی پەروەردە ئەو مانگرتن و ئەو ناڕازایەتیانە کەمترین جار وەزیری پەروەردە شاتەوە سەرخەت یعنی ئەمەش گرفتێکی دیکەیە و بەرپرسە ئیدارەکانی پەروەردەش لە سلێمانی ئەوانی بەشێکیان دەستیانەکە کێشات و بەشێکیان قانونشین بوون بەشێکیان بەڕاستیان ناتوو بەدەنگتانەوە بەڵێ بێگومان ناڵێم ئێمە لە هیچ قۆناغەکانەمان بیرۆ وەزیری پەروەردە پێویست بێتە پێشەوانێ لە یەک دوو قۆناغە هاتە پێشەوە بەڵام بەڕاستی و تەنها و کوچۆنەڵی خۆڵکردنە چاوی مامۆسایان بوو یاخود لە بوو بینیمان لە پارساڵا چۆن بە کۆمەڵێ بەڵێنی نابەجێ مامۆسایانی وانە بێژیان کردەوانێ و کردیانم بەگرێ بەس و هەتا ئێستا کێشەی موچان هەیە کە لەسەر داهاتی ناخۆبیان داناوە و بینیمان چۆن کێشەی مامۆسایان هێندەی تر خۆڵکردۆ بەلابردنی هەنێ مامۆسای وانە بێش کە ئێستا بەداخۆ ناونیشانی مامۆسای لادراوی ژاتۆتە ناو کەرتی پەروەردە ئەمانە تەنها ئامانجیان ئەوەیە کە سەرقاڵمانکەن بە کۆمەڵی گرفتەوانێ کە بەڕاستی گرفتەکان لە سەرەتا بۆ کۆتایی تەنها یەک گرفتە ئەوی چارەسەرکردنی گرفتی داراییە وەدانانی ئەم ساڵ بینیمان بە هەزارەها مامۆستا لە کەرتی پەروەردە خانەنشین کرا کە پێویستمان بەوەی ئەمانە جێگەیان پڕ بکرێتەوانێ بۆ مامۆستا یاخود گرێبەسان یاخود بۆ مامۆسانی کە ناونیشانی لادراویان پێبەخشراوە
هیوادارم ئاورێکی جدی باتۆ لەم دۆخە تەنها کرد کێشەکەمان ئێمە نەبەستینەوە بە باری دارایەکەی و ئێمە هەزارها گرفتمان هێنا و ناوەندەکانی خوێندنە نەبوونی بینیان نەبوونی پێدایسەکانی قوتابخانەیە هەزارها کێشە و گرفتمان هەیە کە بەڕاستی مامۆستا هێندە سەرقاڵی ئەم کێشەدارایانە هێندە فرە ناکەوێت کە پەروەردەیەکی دروست بە بە خوێندکارەکانی چکە کاتێک خۆم بە کۆمەڵی کێشە و ئەچمە ناوەندەکانی خوێندن تەنها فریا کۆم زانستەکەی پێ بڵێم فریا ناکۆم پەروەردەیەکی دروستی بم چکە من بەو دەروونە ڕووخاوە وێرانەوانە کاتی ئێسمە قوتابخانە برم لای هەزارها کێشەی ماڵەوەیە ئەو هەزارها کێشەی ماڵەوە ئەگە بەجێش بێڵم بۆ کاتی دوای ئەچمۆ سەر هەمان ڕچکە کە دەست پێەکەمانێ لەبەرۆ زۆر گرنگە ئێمە بتوانین لە ڕووی پەروەردەوە باخی زیاتر بە خوێندکارەکانمان بین و لە ڕووی زانستەوە کاتە ئۆتۆماتیکی خۆی دەتوانی باخێکی زیاتریشی پێ ببەخشی. ناو چییە؟ ئاسا. ئاسا کێ؟ دلێر. ئاسا دلێر؟ چەندێکە نەچوویتەوە بۆ باخچە؟ نازانی؟ دوو مانگە بێ؟ بیری برادەرەکانتەکەی؟ پیان وتن چی وتیان بڕۆنەوە دەوام نییە ئیتر؟ وایان پێوتن؟ حەزەقی بچیتەوە بۆ ناو هاوڕێکانە؟ داواکاری چییە لە حکومەت حەزەکەی موچەی دایک و باوکو بەنوویتە کێشە نەمێنێ؟ لە ڕاستیە ئێمە یەکەم و ئاخیرەن کوشتەی دەستی ئەم دەسەڵاتەی ئەم دەسەڵاتە زۆر بێباکە 33 ساڵە ئەوەی نەهامەتی و ئەوەی ناخۆشیە بەسەر ئەم خەڵکای هێناوە لەگەڵ ئەوەشە کە مامۆسایان بایکۆتەکەن تەنها بۆ خۆیان نەکردووە بۆ هەموو میلەتیان کردووە بۆ هەوەیان کردووە خەڵک چاو بدڕێتەوە چاو بکاتەوە و لەم دەسەڵاتە تێبگا و هەڵوێستێکی هەبێ لە هەمووی ناخۆشتر ئەوەیە کە بە ئێم ماڵێن وڵا خۆیان خەمیان نییە مناڵەکانیان لە کەرتی تایبەتە زۆر بێباکانە هەرچەندە ڕەنگە زۆربەی ئەو کۆمنتانێک کە لە فەیسبووکە بۆ ئێمەیەت دڵنیام لەوەی هەمووی پەیجی فەیک و دانراوە و هەمووی لەلایەن ئەم دەسەڵاتەوە بەڕێوە ئەبرێ بڕوان ناکەم خەڵکێکی وا هەبێ بەو شێوە بێویژدانانە قسە بکات من ئەمێ ئەو ڕاستیە بڵێم کە مناڵەکانی ئێمە ئەگەر هی خەڵک جارێک مزاحی بێت کە دایک و باوکێک لە ماڵە فەرمانبەر نین یاخود دایکیان مامۆستانیە یا باوکیان مامۆستانیە ئەوان کەمتر مزاحین تا ئێمە زیاتر مزاحین لەبەرەوە ئێمە جگە لەوەی کە خۆمان بووین بە مزاحی یەکەم لەبەر ئەم دەسەڵاتەکەم و چەمان پێ نادا و مافەکانمان ناداتێ مناڵەکانیشمان بوون بە مزاحی کە هەمویان لە خوێندنگای حکومین یەکیان لە ڕەوزەیە یەکیان لە خوێندنگای حکومیە لە قوتابخانەی ئایندەیە وەک چەکەشم لە قوتابخانە کۆریەکەی با بڵێن پێڵێن کۆر کەئیسی کە ئەویش هەر قوتابخانەیەکی حکومیە لەبەرەوە ئەو بێویژدانیە لابن ئەو کۆمنتانە زۆر ناخۆشە کاتیەوە تۆ خۆتەکەی بە فیدایی خێزانەکە 15 ڕۆژمان لە خواردن نەگرێ 11 ساڵە لەسەر شەقامە خۆشمانە من خۆشم بەشداری هەموو خۆ پیشاندانەکانم کردووە و وەکو فەرمانبەرێک بەشدار بوون تیا بەڵام لە بری ئەوە با هەمومان کۆدەنگ بین و بەیەکەوە یەک جار بڵێ ناوەم دەسەڵات. بەپێی ئامارێکی دەستگای میدیایی و زانیاری حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان 6,758 قوتابخانە بوونیان هەیە و کە 492یان ناحکومین لە بەرامبەردا 1,800,232 قوتابی لە ناوەندەکانی خوێندن بوونیان هەیە و لەو ژمارەیەش 136,110 قوتابیان لە خوێندنی ناحکومی دەخوێنن. ژمارەی قوتابیان و قوتابخانەکان بەپێی قۆناغە جیاوازەکانی خوێندن لە ساڵی ڕابردوو بەم شێوەیە بوو. 454 باخچەی مناڵان بوونیان هەبووە و 63,559 قوتابی وانەیان تێدا خوێندووە. 4,940 قوتابخانەی بنەڕەتی هەیە و 1,314,653 قوتابی وانەی تێدا دەخوێنن. 311 قوتابخانەی دواناوەندی بوونی هەیە و 73,289 قوتابی وانەی تێدا دەخوێنن. 862 قوتابخانەی ئامادەیی لە هەرێمی کوردستان بوونی هەیە و 320,137 قوتابی وانەی تێدا دەخوێنن. 85 قوتابخانەی فێرکردنی خێرا لە هەرێمی کوردستان بوونی هەیە و 4,031 قوتابی وانەی تێدا دەخوێنن.
19 قوتابخانەی خوێندنی ئیسلامی بوونی هەیە و 1244 قوتابی وانەی تێدا دەخوێنن. 41 قوتابخانەی پیشەیی هەیە و 9284 قوتابی وانەی تێدا دەخوێنن. 8 کۆمەڵگای پەروەردەیی بوونی هەیە و 6640 قوتابی وانەی تێدا دەخوێنن. 7 قوتابخانەی تایبەت بە نەهێشتنی نەخوێندەواری بوونی هەیە و 325 قوتابی وانەی تێدا دەخوێنن. 31 پەیمانگا بوونی هەیە و 7070 قوتابی سوودی لێ دەبینن. هەرچی پەیوەستە بە ژمارەی مامۆستایانیشەوە لە هەرێمی کوردستان 1516 مامۆستابوونی هەیە و 9528یان لە قوتابخانە ناحکومیەکانن. 118967 مامۆستا لە هەرێمی کوردستان هەمیشەیین و 30384 مامۆستای دیکەش گرێبەستن. هەروەها 252 مامۆستا گرێبەستی ناحکومین و 1169 مامۆستاش خۆبەخشن. لە کۆتایی بەرنامەکەماندا گەیشتین بەو دەرئەنجامەی کە دایک و باوکی قوتابی خودی قوتابی مامۆستا و فەرمانبەریش کە خۆیان هۆکاری پەقخستن و بایکۆتکردنی پرۆسەی خوێندنن نیگەرانن لەم دۆخە. دەڵێن بەرپرسیاری یەکەم حکومەت و دەسەڵاتدارانە و ئەگەر بێت و ئەوان موچە و شایستەدارەکانیان پێ بدەن ئەوان دەرگای قوتابخانەکان دەکەنەوە و چی دیکە بەم شێوەی ئەم قوتابخانەیە دەرگاکان بە ڕووی قوتابیاندا دەناخن. تا بەرنامە و بە دوواداچوونێکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپارەزایان ناکە.